بەشێکی زۆری و کێش و گرفتانەی لە عێراق و هەرێمی کوردستان ڕوەدەن تا ڕادەیەک داواکاری گشتی دێتە دەنگ و هەوڵی چارەسەرکردنیانەدات بە تایبەت لەو کەیسانەدا کە پەیوەندیان بە مافی گشتیەوە هەیە. بەڵام لە کەرکووک نەک هاوڵاتیان تەنانەت بەرپرسانی ئیداری و بەشێک لە پارێزەرانیش نازانن داواکاری گشتی کێیە و بۆ لەسەر کێشەکانی شارەکە بێدەنگە. ئەوەش لە کاتێکدایە تا ئێستا لە عێراق کار بە یاسای ژمارە 159 ساڵی 1970 دەکرێت کە دەسەڵاتێکی زۆری داوەتە داواکاری گشتی. داواکاری گشتی لە کەرکووک هەر نەمان بیستووە بوونی هەبێت و هەتا ئێستا هیچ لێپرسینەوەیەک لە قایمەقامیەت نەکراوە، هیچ نەمان بیستووە کە داواکاری گشتی لێرە هیچ کەسێکی جوڵان دەبێت. بەڵام ئێمە هیوادارین لە کەرکووک هەبێ و بەتاکید بوونی بۆ کەرکووک زۆر سودبەخشە بێت. بەردەوام لەلایەن بەرپرسانی ئەمنی و ئیداری کەرکووکەوە ڕەخنە لە دادگای کەرکووک گیرەوە بەوەی کە نەیتوانیوە بڕیار لەسەر دۆسیەکانی گەندەڵی بدات. بێدەنگی و سستی داواکاری گشتیش وەک پارێزەران ئەڵێن دەگەڕێتەوە بۆ سیاسەتی حکوومەتی عێراق. کەیسەکان بە تایبەتی کەیسی گەندەڵەکان کە بە شێوەیەکی بەرفراوان پەرەی سندووە و پێویستە لەسەر ئەم بابەتانە داواکاری گشتی دەبوایە بە دوواداچوونی بکردبایە، بەڵام بۆ ئەوەی ئەو کەیسانە بمرێنرێت و کەسەکان ئەوانەی بەرپرسیارەتیان هەیە و تاوانبارن لەسەر گەندەڵەکان ڕوبەڕووی دادگا نەکرێنەوە لەسەر ئەوە داواکاری گشتی بێدەنگراوە. تا ئێستا لە عێراق کار بە یاسای ژمارە 159 ساڵی 1970 دەکرێت و لە مادەی یەکی یاساکەدا ئاماژە بەوە کراوە کە داواکاری گشتی چاودێرە بەسەر پاراستنی سیستەمی ئەمنی وڵات و پاراستنی ئازادیەکانی گەل، هەروەها پاراستنی مڵک و ماڵی دەوڵەت و یەکلایکردنەوەی کەیسەکانی گەندەڵی و ڕێگەگرتن لە دواکەوتنی دادگایکردنەکان بەبێ هۆکار و چاودێریکردنی بڕیارەکانی دادگا. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.